ئەم هاوڵاتیە کە لە بەردەم مزگەوتی گەورەی سلێمانی ماوەی زیاتر لە 10 ساڵە کار دەکات و بە عارەقی نێوچەوانی بژێوی خانەوادەکەی دەستەبەر دەکات. دەڵێت ژیانی ئێستا کرێکاران سەخت بەڕێوە دەچێت و ئیش و کار نەماوە و کرێکاری ژیان و کاریان بەردەوام لە مەترسیدایە. ئەو کە تەمەنی 58 ساڵە بەدەستێکی عەرەبانەکەی وەستاندبوو، بەدەستێکیشی عەرەقی ماندوێتی دەسڕیوتی ئەگەر کرێکار یەک ڕۆژکار نەکات ئیدی ئەو ڕۆژە سەخت دەبێت بۆ خۆی و خانەوادەکەی. پێیامت چیە لە ڕۆژی جیهانی کرێکارانە کەم ڕۆژی جیهانی کرێکارانە تۆ عەرەقت کردووە لە ئیشە چی پەیامەکەت هەیە بیگەی؟ وەڵای پەیامەکەمانەوەی کە خزمەتی کرێکارانکەن و بە چ شێوەیە خزمەت کرێکار؟ وەڵای بە شێوەی بەوەی کە خەڵکی تووشی زەحمەت و ناڕەحەتی ڕزگاری ببێ. ئێوە لە ئیشەکە مەسەڵەن خوا نەخواستا شتێکتان لێ بەسەر بێ کەس زامنتانە؟ ناوەڵای کەس زامن نییە، کەس زامن ئەوە کەساتە کەس زامن نییە بۆ دەمە پێش تا ئێستا. وەڵای واسی کرێکاری نەماوە جاروا بێتەوە ئیش و کار نەماوە کەس پارەی پێ نەماوە. پەیامانەوەیە بشکم وەعزەکەی ئینشەڵا باش ببێ و ئەم خەڵکە بێتەوە سەرتایی بوو بەشکم ئینشەڵا پشتیوان بەخوا باش ببێ. ئێمە بەس ئەوەندەمان لە سەڵاتە. کرێکارانی کوردستان بە بۆنەی ڕۆژی جیهانی کرێکارانەوە یەکی ئایاری هەموو ساڵێک لە سەرجەمدام و دەستگاکانی حکوومەتی هەرێم پشووی فەرمیە. بەپێی ئامارێک لە باشووری کوردستان 81,000 کرێکاری بیانی و نێوخۆیی هەن. بەهۆی قەیرانی داراییشەوە دۆخی کرێکاران لە نێوخۆدا لە هەلومەرجێکی باشدا نییە. لە سلێمانی بۆ پشگیری لە کرێکاران ڕێپێوانێک ئەنجام درا و داوای دەستەبەرکردنی ژیانێکی باشتر کرا بۆ کرێکاران. دەمانەوێ بانگەوازی خۆمان بە نظامی سەرمایەداری بڵێین کە ئێمەین بەرهەمهێنەر و ئێمەین دەبێ هەموو شتێکمان هەبێ. لە یەک ساڵی ڕابردوودا لە سنوورە دەستکردەکانی ئەمدی و ئەودی و سەدان کۆڵبەری زەحمەتکێش کەناری شەویان بەرەنجی شانیان بەدەست دەهێنا گیانیان لەدەستدا و وەیا بریندار بوون. ساڵی 2016 لە باشووری کوردستان و لە ماوەی 3 ساڵی بەردەوامی قەیرانی داراییدا 40,000 کرێکار کارەکانیان لەدەست داوە. ئەو کرێکارانش کە لە کاتی کارکردندا گیانیان لەدەست داوە گەیشتۆتە 64 کرێکار. لەلایەکی ترەوە هیچ گرنتیەک بۆ کرێکاران نییە، چ لە ڕووی سەلامەتی کار و چ لە ڕووی خەرجی نەخۆشی و ئەو ڕووداوانەی بەهۆی هەلومەرجی کارەوە ڕوبەڕوویان دەبنەوە. ڕامیا ڕوسمان کەناڵی ئاسمانی پێیام سلێمانی.